جهاد جلال عزيز دانشو شام شمال من لكوب أنا شكارمو إشاكي مكاتيو مشاكي من 6,000 روجي 10,000 حلمة خرابة خزام جلطيليو خانوكي بكالك نمو دار زاو حوشكي برابيلا أو خم لتشنجا لسارة بربو متولا سرساري كابس جارك لبالنا قام بربو ما بشتمو قاشم عزيتي بو جاتيش لا تشنبو سما كاتب بطاري قاشم كوكتا باري ايش قاشم تقياتي دوريانا و تشنبو سردا الدكتور كل دكتور قلت عن قاشم عزيتي بو بيسي با عملياته دمار اللام قاشم بسرعة على باري زوري تيج تقريبا 1,500,000 تيج بس دي بارشة حبي دوابي الله حباني استفادة نية بس كاتي آزارة جام وكات الشغل مثل العادة درس نقول خمن من بوم ناكري و باركم درينا يعني معاش كمل أولين بدم عمليات خوما وبر أمنا لناش أما داما ونو بخد صبح جاي نبو بيان دمي طبعا معاش كبشناك درينا نبو أم خانيو أم خاطر زاني أم خاطر بخو بس إما يدار كلام خانيو مثلا برقى بكاشي برابيل أو شو خونية أو طبياني لا ترسي أو ناك أو بيت الجورة وخرج واي كانت زاني نيوراني بياني برابيل أو بس الفريدة مدارو لبروي برنابي زيرابي كي بشكولة تحملي ناكا نا والله لكاد يشكلها يتكوناك مو نا والله اللي شكلته بدي بو مالو لبر من الله نه بتنيان كس نيل اللي عن بيو تبوه كم إيش كان كل ده تروجم لبر وش إيشنا كم لبر من الله نه من وقد شنجا بيان قلت أتكين الشو بخم شو إيشنا لبر خزام من الله كان تقت الشو مني والله وابو دو ما جاتش مانجي تنا يك مانجي كان دوش بار ما رابر دو سي مانجي دو سي مال لا حتى يسمو شان ندا يتنازل كيدي كينا بخواتر هیچ نبیخون و محسنه همکاری من کنو بخوا حیاتنا تو حیاتم که متدو من که خواه قدر حبم نماوا سرم شانه که تبرجوی تر سرم بهرانه كتي بخواي قولة كهرباء كلمي أيو رامي دا هاتما مع زمان بلبو ودم كرم جدي كم كم برم ودي دايت شيم كم ودم دايت شيا كيجن بدتايا ودم جد بدتايا تخواتنا كانوا كبرم بيا كمو حاليتي بخواتر ما برنسا كافروش من القوايا من الله نداوي تسوفا زانا قد بقوا أصيت اشتيكري أنا دايت شما مفكر أنا مدايني تجيب كم قربانة نيبي قربا قرآن وقرا كوتا سنتاكي ترى برادر سنتاي فيا ناوا سنة كبارني بروبي وقت بلدا تقوت سوبا سافر من الباري بيا نبقوا ده بيا مني أجيب كم
كان أبي أجيب كم كرم مخواه تاني خواه قادر شقيقة محبوبني أجلتك اليمي داوة ناسا نجيب كم بقوة جونا شبقار شيوم ناكل ودما كرميسني أجيب كم دم دا أجيب كم ويدا بوشو بروين دم دا بوشو بروين بوشكو ناروين نما لقي خو ماني كرم حتى خوي كورا دايك ماني أكاتوا خوي كيال خوي بقول مانو يتداوم لخواي كورا لقلق خواي يارمتي يكم متاو نم لغينا مسكار بخواي كورا داوم لخلقي خواي كورا خواي راعم بكي بكي بغاتا كورا يخواتوا ماكا مباركة خواي الناس نجيب جنب خواي صار خواي قادر تشتينا تصبر بيت ونانكونو من أنا كنت وشتي قبلي كنا نبدأ إني بقى ولا ما لو بقول فانا ندور تاني شنو تقدر تاني كانوا ماكسي ما قبقات وعيني كاركو كمان أنا بروما ما دايكو براكا أنا متدبارة بوين كان بس بيبو حياتك وصرم صرنا ما بنسى يا قلي تشتيونا أنا نفسر بايا ناسا نجيبك خويا خويا وين مقام يا كيجو خوي كوري بخواكم أنا جد حمامة قدس بس الراقين التروني كرم بابلنا بيتا بانصر معنا ككارا كماناني كمكارا ما كنشتي وكشين مالهم تخوى ما يسمعني اني قسمع انا ونايم اخوى ما كخوي كورا وخوي خوايا وانا خوشي كم غسلت لي بيتا وانا ما جيتوا أسمع دكتور أنا مدعية أخياني وانا أروح لما أنا وشو شقيقاني أساسر بيدا بقصر كما باسن يا كخوا قادر ألي تشتيون أنا نفسر بأروح مري وجان وبيدا ونرسل حيوان أنا بيا وكبارة وبريبو حياة أنا شنقني أجيب كم بخواي شاعدني ريان بمناقد بيا إخوات عجيبهم كان قليويا بخوا ودموتي بدو صوت صار بودك مدبا قربان من حالك وهوايا سيكي شاعدني ريان بمقرنا قصدقاني صوت الصار وبومي أقرنا بخوا دو شاعيا ممكن من لبول بينجم لما كتب مع ساكن وتيان بوشي جلك الدراوة وت مع صاب دايكو باكم بارين بينيا أو تايشتا جل جوجين شمنكريو نظام كيبو جل كردي بو بالا منم توين بروم شو كجل كردي منبو نجل ما بو نهيج بالا منم توين بروم جا كان من كأشم بودو كان باكم باري بينيا بلي باروش يعني بارتان بمية لب معاشكم بشناك هاسي صوت الزارع اليوم باقينا كي هدبو إنجا بارمان بري جا كان بدا بچوكا كشم هداي باري ليا كادا سكات جيري هتاكو
باوکم پارەشی پێ نییە یعنی مەگەر دراوسەکان خێر و شتمان پێ بکەن ئەو تا لەخوا بەزای بێ دراوسەکان زۆر لێیان ڕازی چوون بۆ مەکتەب ئەوان پارەمە دەنێن جاری وا هەیە 500 مەدەنێ بۆ لفۆ برسیمە بێ جاکانە برادەرەکانمە لێم قەی ناکە ئەدەینێ یعنی نایە لێ بیشیان دەمەوە ئەلێم ئەتاندەمەوە هەرچی ڕۆژێ بێ بەڵام ئەلێنم نامانەوێ قەی نازام حاڵەکەتان وایە جاکانە ڕۆژێکیان برادەرەکەمان من جڵتاکەم دڕا لەی مەکتەب جاکانە برادەرەکەم وتی ئەو جنتایی من بەرە قەینا بۆ خۆن من جنتایەترەکڕم چەند جارێک چوومە بۆ مەکتەب پارەم پێ نەبووە یعنی باوکم لە توانایە نییە دایکیشم لە توانایە نییە دایکمەوە تا جڵدە لێداوە باوکیشم هینە قاچی تاوا نییە هەموو جارێک بەدا قاچێ ناڵێتەوە ئەدێ قاشم جانەکە لەم باوە عملیات مەکە بەخوا زەرەکە لەسەر جێت کەوێنێ جاکانە پارەی عملیاتیشی نییە یعنی هینە یعنی ئەوە باشترە یعنی عملیاتەکە نەکە یعنی ئازارەکە زۆرە بێ بەرەبەرە یعنی بەڵام هینە بێ ئازارەکەی زۆرە بێ لێ کوڕەکەم وەرە قاچم شێلە منیشە لێم باوە بەسەر چاو هەردوو قاچی شێلم و ئیتر تۆزێ باشە بێ ئیتر ئەخەوێتەوە پاشەوە هەم دیسە لە قاچم جانەکە منیشە تا بەیانی قاچی بۆ شێلم جاکانە دوایەوە لێت بەخوا سوودی نییە حەپەکانیش بخۆن سوودی نییە عملیاتەکە بکەم لە گشتی باشتر دایکم پێری عملیات مەکە ئەگەر هاتوو لەسەر جێکەوانتی ئەو ئیشەشت پێ نەکرێ ئێمە بەچی بەخێوەکرین من کاتژمە حەمامەوە خۆمەشم بۆ قورئانە 1 ملی مێمێنێ بەدکەوێتە باسەرما یەکسەر دەرەچم یعنی یەکسەر جلوشتەکەمە بەرم و دەرەچم یعنی حاڵمان لەگەڵم خانووە نەماوە یعنی لەگەڵ تەنکیشتەکانی لەگەڵ متبەخەکەی لەگەڵ ژوورەکانی حاڵمان نەماوە لەگەڵ یعنی بەخوا بەشە یعنی مرۆڤ تریش بێ ئیدارە ناکانەوە خانوو وەڵی ئیسە من پێم خۆشە یعنی خانوویەکمانە بێ یعنی هەری هۆ دەهۆیوانێک بێ کێشەمان نییە بەس لەم تەنگانەیە نەجاتمانکەی جلمە یعنی پێویستمە بۆ مەکتەب چونکە من حەزم لە مەکتەبە مەکتەب شانازیە بۆ ینی بۆ مناڵ و شت ئینجاکانە داوا لە خێرخوازانەکەم جنتاشتمان بۆ بکڕن و دایک و باوکو ڕزگارکە لەم تەنگانەیە و من بە زمان بە ڕۆژشم 1 ڕۆژم لی نەخواردە یعنی خێرخوازی بەڕێزیش ئەوانەی کە هاوکاریمانەکە خوای یان لە تەنگانە ڕزگاریان کەی ئەوەی کە 1 شەدا ئیشکردنم لێرە ئاوەدا و بەخوا بارانەکە قایمە ئێڵم کوڕمەگە خواردنتان بۆ ناکەم چی بکەم باوکێڵی چیەکە ئێڵم خواردنەکەکەم ڕاکەمە ماڵەوە ئیتر چی لە بکەم متبەقەکە زۆر تکاکە و بەخوا پیاوە خوا چاکی بۆکانێت چەمە تۆی داوەتەبانیەوەی و ئەمجارش باران بکام ئەگەر ئەزگامت بۆ لێدەم و ئیتر نازانم ئیدارەم نییە لە متبەقە و تر هیچ گوزارەیەکم نەماوە و تر چی بکەم تر متبەقەکەش خۆتە زانی بەخوا جاروایە بۆ ڕێ ئاوەکان بە حاڵە حاڵێکە کرێتەوە بۆ ڕێکان نایگیرێت و ئاو هەر ڕێکات و ئەلم کوڕم دەوەردا لە متبەقەکە چی بکەین ئاشەکەمان بۆ بەرە ماڵەوە تا گشتی تکاکە باران نەبێت تکاکە و هیچ حاڵێکم نییە بەخوا خوای گەورە ڕەحەم بکە داوای لە خێرخوازانەکەم خوا یارمەتیەکەم بدا و خوا لە مینە نەجاتم دێەوەی تر چی بکەم خۆم بەخواوەدانێ جەڵدە لێ بداوە ئەبێت مساعدەی خۆم بکەم دکتۆرە لێ مساعدەی خۆت کەوتم مساعدەی خۆم چی بکەم الحەمد و سەنا بۆ قاپێکەی بەخواوەدا تەبا خەڵکە بۆ میانێناوە تەباقم نەبوو خوا چاکیان بۆ بکات دوو چاوی ئیشەکە و دوو چاوی ئیش ناکە پیاوەکە مەڵێت خوام بۆتی لاک مەگاڵمەی چی بکەمە ئێوەش گوناحن کێ چشتان بۆ بکەڵێ ئەی تخوای لاک مەبەڵم قەینە بە قوربان خۆم ویناکەکەمە چی بکەم داوام لە خێرخوازان هەیە یارمەتیەکەم بدەن و لەم نەهامەتیان ڕزگارم بێ بەخوا وەحماڵی ئەوە حاڵەکەمە دەوە نووسێ حاڵەکەم کە دزا حاڵم چۆنە و بەخوا متبەقەکەم تکاکە و ئیترەی چی بکەم و گەم هۆ دەوەیوانێکیش بێ بەخوا مەمنون بوو قەیناکە لەمە بەس ڕزگارم بێ
بەخوا دەوایوانێکیش بێ لەم پیاوەکە بەس ڕزگارمان بێ لەم نەهامەتیە بەخوا چەروای باران نەبێ خوا ئاگادارە ناتوانم چۆن عیشکەم چۆن گوزاریەکەم نییە هیچم نییە داروای ئەڵم پیاوەکە چی بکەم ئەی چی بکەم ئەڵێم بەخوا وەرە بڕوانێت چەمە تۆ بێنە بینە بانینەگوواڵێکە نەبێت چی بکەم چەمە تۆ کەشە دادەبانی سفاتەی نییە و داوا لە خێرخوازانەکەم زۆر یارمەتیەکەم بدەن و بەخواوە دەو حیوانێکی بێ زۆر شکر الحەمد و سەنا بۆ قاپێکەن منیش وەک ئێوە بەخوا حەزەکەم بەخوا حەزم لە ماڵ و عاڵیش نییە بەس حەزم لەوە دەوەیوانێکە ستری تێ بکەم ئەو دوو مناڵم ستری تێ بکە بۆ ئێستا ناگیرم بۆ دو ڕۆژەگیرم ئەم نەگوڵ خۆ نەکەرا پیاوەکەم شتێکی دێبێ دوای شتێکی دێبێ من بڕوو بکەمەکیوە بەلای کێ بچم ئێمە سەرەتا دەستخۆشی تەواومان هەیە بۆ ستاف و بەرنامەی بەخشینی کەناڵی ئاسمانی پەیام خوای تەعالە پاداشتان باتەوە کە سەردانی ماڵی هەژار و فەقیر و لێقما و نەبووەکانەکەن بۆ ئیکەوە ئومێدێک بیگەڕنەوە بۆ ئەو ماڵانی کەوا بێئومێد بوونە بۆ فەقیر و هەژارانەی کەواوەکو پێویست نان و خۆراک و بەرگ و پۆشاکیان نییە خوای تەعالە کاری ئێوەش و موسڵمانان ئاسان کات وخوای پەروەردگار دڵی دەوڵەمەندەکان ئەوانەی کەوا خوا پێداون ئەوانەی کەوا ماڵێکیان هەیە زیاتر و زیاتر بکات بتوانن کەوا خزمەتی ماڵی هەژار و فەقیر و داماو بکە ئینشاءالله دیارە بەخشین هەموو کاتێک پێویستە هەموو کاتێک زەرورە بەڵام بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەجوەد الناس بەخشندەترین کەس بووە بەڵام بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا زۆری بەخشیوە والله ئێمە زۆر جار دڵمان ڕەقە دڵمان خۆش نییە زۆر جار بێتاقەتین ئەفەرمێ ئیذا ئەڕەدتە ئەن ئەلینە قەلبوکە فەطعم مسکین ئەگەر ئەتانەوێت دڵەکانتان خۆش بێت ئەگەر ئەتانەوێت دڵەکانتان نەرم بێت ئەوە خواردن بدەن بە هەژار و فەقیرەکان ئێستا لە ماڵێکین ئەم ماڵە پێویستیان بە جێگایە هەمومان پێویستمان بە جێگا هەیە هەمووشمان جێگایشمان هەیە بەڵام هەندێکمان جێگای خۆمان نییە هەندێکمان جێگاکانمان بچووکە هەندێک جێگاکانمان خراپە بەڵام ئێستا ئێمە لەم ماڵێکەوە پێویستەکە خوا پێداوان و دەوڵەمەندەکان و بەخشندەکان بتوانن لایەکی تەواو بکەنەوە لەم ماڵە و بەڵکو دڵیان خۆشکەن و ڕزگاریان بکەن و خانەوادەکەیان بتوانن بە ئاسوودەیی و بە بەختەوەری بژێن و ئێمەش کاتێکە ئەو ماڵێکە خوای پێگات پێداوین بەخوا هین خۆمان نییە دڵنیابین هەر لە ئێستاوە هەندێکمان ماڵەکانمان لە دەستمان چووە لە کۆتایی تەمەنە دەستی ئێمە نامێنێتەوە لە پاش خۆشمان کۆتایی پێدێت و ئەبێتە ماڵی کەسێکی دیکە بۆی ئەگەر کەسێک ئەوێت ماڵەکەی لە پێش خۆیەوە بڕات با پێش ئەوەی کە دنیا بەجێ بهێڵێت سەرفیکا لە پێناوی خوای پەروەردگارە دڵنیا بە ماڵ قەت بە بەخشین کەم ناکات ئەمە وعدی بەڵێنی خوا پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم هەر کەسێ ببەخشێ ئیلا خوای پەروەردگار بەدوایە ئەبەخشێت ئەگەر پارەیش نەبێت کەسانێکی کە خوای پەروەردگار ئەگەر ئەیشی بەخشێت بەڵام لە کۆمەڵێک بەڵا ناڕەحەتی دڵتەنگی موسیبەت نەخۆشی خوای پەروەردگار پارەسوتی
بۆیە داوامان وایە لە خێرخوازان لەوانی کەوا ماڵیان هەیە سامانیان هەیە بتوانن ماڵێکی ئاوا خۆشیان و منداڵەکانشیان ڕزگارکەن کە ئومێدیان هەیە لە دنیادا بژێن بە ئومێدەوە ئەژێن ئێمەش ئومێدیان بۆ بگێڕینەوە ئینشاء الله تعالى.